باخان مەحموود ئەو مامۆستاوانە بێژەیە کە 6 ساڵ بەر لە ئێستا لە یەکێک لە قوتابخانەکانی پشدەر وەک وانەبێژ دەست بەکار بووە. ئێستاش خاوەنی 2 منداڵە و هەر باوانەبێژی ماوەتەوە و دانەمەزراوە. بۆ ناڕەزایەتی دەربڕینیش هاتۆتە هەولێر. ناوەڵڵە بەڕاستی لەبەر خاتری مافی خۆم نێم، لەبەر خاتری مافی مناڵەکانم دێت. 2 مناڵم هەیە، ئەگەر معاشی وانەبێژی ئاوا بێ مەجبورم یان واز بێرم یان چ میشێکی تر بکەم. بەڕاستی دۆخی وانەبێژان زۆر خراپ، ئاوا بە ڕێوە ناچێت. ئەوانەی کە سینگڵن دۆزێ باشترن، بەڵام ئەوانەی کە زەواجیان کردەوە بەخوای وەزعیان زۆر خراپە. مامۆستانی وانەبێژ بۆ جارێکی دیکە لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەتەوە و داوای دامەزراندن دەکەن. نوێنەری مامۆستانی وانەبێژیش دەڵێت هەڕەشە لە بەشێک لە مامۆستایان کراوە و ڕێگریش لە وانەبێژان کراوە لە چەمچەماڵ و بادینان تاکو بۆ ناڕەزایەتی دەربڕین بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر. مامۆستایشی زۆر هەڕەشەی لێکراوە، ڕاستی لەلایەن زۆر کەسدا وارووا لە چەمچەماڵ و لە ئاکرێ و لە شێخان و لە سێمێل نان هێشتووە داخلی هەولێر بن بۆ مافی خۆیان. وهروەها هەڕەشە دوێنێش ڕاستی لە من کرا ئەو ڕۆژ بەدەیان جە بە منیان وتووە مامۆستا عەلی ئێمە نایڵین تۆ خۆ پیشاندان بکەی لە بەردەم ئەنجومەنی وەزیران. جارەکەی تریش ڕاستی وایان کردو، بەڵام ئێمە بۆ شتانە زۆر بەهێزتر دەبین. ئەو بۆ زانیاریتان 10 جاری دیش 100 جاریش ئێمە دەزیر بکەن، ئێمە هەر بۆ مافی مامۆستایانی وانەبێژ دەینە سەر شەقام، چونکە ئێمە ئەوە ڕێگای چارەسەری ئێمەیە، چونکە حکوومەت ڕاستی زۆر بێباکە بەرامبەر مامۆستایانی وانەبێژ. بە منیانی ژوتووە بەخوا فلیمت بۆ دروست دەکەین لایەنێک وتم چی پێتان باشە بۆ خۆتان بیکەن. نەک حکوومەت توانای هەیە، حکوومەت خەڵکی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان بەخێو دەکات بەو پارەی کە لە داهاتی ئەو نیشتیمانە پەیدا دەبێت. چۆن ناتوانێت حەق و مافی مامۆستایەک بدات کە ئەرک و مافەکەی کە ئەرکەکەی زۆر باشتر لە مامۆستا و لە فەرمانبەرانی تر جێبەجێ دەکات. هەرچەندە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و داهاتی نێوەخۆوە دۆخی دارایی حکوومەت ڕۆژ بە ڕۆژ ڕوولا باشبوون دەکات و داهاتەکان زیاد دەبن. بەڵام تاکو ئێستاش تاکە بیانووی حکوومەت ئەوەیە قەیرانی دارایی هەیە، بۆیە ناتوانێت بیانکات بە هەمیشەیی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.